بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان لە مەراسیمێکدا کردنەوەی بەشی بەناوکردن و نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیلی لە گەرمیان ڕاگەیاند. لە ئێستادا تەواوی مامەڵەی ئەو ئۆتۆمبیلانەی هەڵگری تابلۆی پارێزگای سلێمانین بەڕێدەکرێت و پێویست ناکە شۆفێران چی دیکە بۆ ڕایکردنی مامەڵەکانیان سەردانی شاری سلێمانی بکەن. دوای هەوڵدانێکی زۆر لە ڕێگەی بەڕێز ئەمید فریدون و ئەمید مەحسن بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی و بەڕێوەبەری هاتوچۆی ئیدارەی گەرمیان هەوڵیاندا ئەم تەجیلی هەوڵبەی تەجیل سەنەوێ بێنن بۆ گەرمیان لەبەر ئەوە تەضەخمی زۆر لەسەر سلێمانی بوو و خەتەریات ئەم ڕێگایە کە ڕێگەبانەیە چیان کرد ئەو ئیشیان کرد دوای 10 مانگ 11 مانگ لە هەوڵدان ئیتر موافقیان وەرگرت ئینشاءڵڵا لەخوا بەزەبێ هێنان گەرمیان و ئەمەش لەبەرەوەتی خەڵک نەچێ بەرەو سلێمانی و خەڵکی ناوچەکانی بەغا و دیالە و ئەو شوێنانی تر ئەتوان لێرە بێن بخۆی تەحویل بکەن ئیقرار. لە یەکەم ڕۆژی کردنەوەی بەشەکەدا مامەڵەی ژمارەیەک هاوڵاتی بەڕێکرا کە بە مەبەستی گۆڕینی خاوەندارەتی ئۆتۆمبیلەکانیان سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیانیان کردبوو. سەرەتا من دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان دەکەم بۆ میشە کردوویەتی بەڕاستی ئیشێکی زۆر باشە بۆ ئەم دەڤەرە یەکێ لە ئیشە باشەکانی کە خەڵک بەو ڕێگە و دوور و درۆژە ناڕات و بڕوات لە مەترسی زۆر نەجاتی ڕزگاریان بووە و دووەمیش بەڕاستی ئەوەی شێکی زۆر باشە و هیوادارم خەڵکیش هاوکاری کارمەندان بکەن و کارمەندان بڕێگەی بەپێی ئەو مەسئولیەتێکی پێیان دراوە سەرکەوتوو بوون و دەستخۆشی لیان دەکەم. گەرچی لە ئێستادا تا ڕادەیەکی باش لە مامەڵەکانی گواستنەوەی خاوەندارێتی و نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیل کار ئاسانی بۆ هاوڵاتیان کراوە، بەڵام هێشتا نەتوانراوە پێدانی ژمارە بە ئۆتۆمبیلی نوێ و ژمارە کاتی و مامەڵەی ئەو ئۆتۆمبیلانەی هەڵگری ژمارەی پارێزگاکانی هەولێر و دوهۆکن لەم بەشە نوێیەدا جێی بکرێتەوە، بۆیە هێشتا هاوڵاتیانی گەرمیان بۆ تەواوکردنی مامەڵەکانیان دەبێت سەردانی ئەو پارێزگایانە بکەن. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.